ولی بینران پشتی 16 اکتبر 2017 بگمان روشا کردان لکرکوک و در دورین کرکوک گله که پریشان بویه جاره که دن عربین هاورده بره ری بازنو بسیاست کنو و دی چارچوب بریار و یاسین سردم بحثیان کنها به تو آوه که ناخوان جاره که دن افیاسات نتفعیل کرن باوه که نیاسایی جاری دامو دزگین کرکوک بگمان ها تیزین عراقی به تن جاره که دن بوداگیر کنا زویو زارین کردان و استیفزاز کرنا کردان که خودین راسانین کرکوک و باشور کرکوک بنمونه گلک جاران ام راوشد شوپینین ما بس تمنا وی پرسه و گلک پرسندین گریدای پیواجا سیاسی عراق حتی یا آسایش خوراکی که بابت که گلک گرنگی هنوکیه دیگل بارس دکتور شاخوان عبدالله جگیر سروک پارلمان عراق بحث بکم که اون حال بغداد گرمه دکتور گلک سپاس بو بدرفته بگمان او دما کو امر مال روشا کرکوک و هاتنا عربین تعریب دیگه به پیش گیریا روزارون یا ارتش عراق بودا گیر که نزوی زارن کردان داخاز کردان یا جودکارن کردان کو پراسی روشا که پریشان هيا داخاز جوایا گلک جاران ناوی جنابت تینن و که دکتور شاخوان که خلکی کرکوکی بگمان جگیر سروک پارلمان عراقی تو پیتر هر کسی که تفاهم گلواقع کرکوکی مترسی دارن هات کی جبر کو تو خلکی ویری او دخوازم که اف پرزگیری که باوی که ریشهی بیت چاره سر کرن با اف روشان هات که پیش گلو سرنجاوا چه وجود کردن کردو خواسته کاوان زۆر سپاس من دەمێ لە ڕووداوەکەی دوێنە دەست پێ بکەم دوێنە دوای ئەوەی کە عەرەبە هاوردەکان نووسراوێکیان بردبوو لە کشت و کاڵەوە و بەداخەوە دەگەڕێتەوە بۆ زعیفی مدیر ناحێ و بە هیچ شێوە لێ قبول ناکەم جارێکی تر مدیر ناحێ نووسراو بکا بەبێ ئەوەی کە سەروی خۆی فەرمانی تو بکایە مۆزەفێکی کشت و کاڵ کتابێکی بۆ تەوجی کاتەوە یەکسەر بیداتە فەرمانگەی معنی بۆ جێبەجێکردن دوێنە تەدەخولم کرد ئەو تەرەویستیان کرد تەواو ئەو بابەتە لەسەریان لاچوو بەڵام ئەم ئیجراتانی کە ئێمە دەکەن ئیجراعاتی ڕۆژانەیە بۆ ڕێگریکردن لەوەی کە عەرەبەکان بتوانن دەست بەسەر عەرەبی هاوردە هەڵبەت دەست بەسەر زەویەکانی کووردا بگرن ئەو کێشەی دوێنەمان چارەسەر کرد بەڵام ئەمە ساڵانە لە کاتی دوورینەوە ئەم بەزمە دروستە بێ و لە کاتی تۆکردنیش دیسان تەماحیان هەیە لەو زەویانە دێنە ناوچەکە ئەوان خەڵکی ئەوێنین خەڵکێکی هاوردن کێشەی زەوی زار نزیکەی 50 ساڵە لە کەرکووک هەیە لە دوای 2023ەوە معالەجەیەکی ئانی بۆ کرا کە هەردوو قەراری ڕقم 29 ساڵی 2012 و قەراری ڕقم 4 لێژنەی مادەی 140 دانرا بوو ئەوەی بە شێوەیەکی کاتی ئەو خاوەن زەویانە بتوانن بگەڕنەوە سەر زەویەکانی خۆیان زەویەکانیان بکێڵنەوە و بەکاری بێنن معالەجەی یەکجاریشی دەگەڕێتەوە بۆ تەشریعکردنی دوو قانون لە ڕێگای پەرلەمانەوەش قانونی تعدیلکردنی یاخود هەموارکردنەوەی یاسای مڵکدارەتی قانونی زەعاتی ملکیە لەگەڵ یاسای پوچەڵکردنەوەی بڕیارەکانی حزبی باس ئەم دوو یاسایە کۆمەڵی گرفت هەبوو لە ناوەڕۆکە خستمانە بەردەم گفتوگۆی لیژنەی تایبەت بە ئاساییکردنەوەی کەرکووک لە مانگی ئازاری 2019 دەستیان بە کارەکانی کرد بە ڕێعایی متحیدەوە بە بەشداری پێکاتەکان ئەو لیژنەیە لە پێش هەڵبژاردن و کارەکانی هەڵبساردبوو لە سی ئەم مانگە هەروە ئاگداری خەڵکی کەرکووک لە سی ئەم مانگە و لیژنە دەست بەکارە بێتەوە بە سەرۆکایەتی سەرۆکی نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە بەغدا یەکەم کۆبوونەوەی ئەنجامەدا لەگەڵ کورد و عەرەب و تورکمان یەکەم مەلەفیش کە باسەکرێ مەلەفی زەوی کشت و کاڵەکانەوە لە هەفتەی ڕابردووش لەسەر لەگەڵ پێکاتەکانی تر لەسەر بابەتی زەوی دانیشتوین بەڕێی ئەمە ئەو بابەتە بەبێ چارەسەرکردنی کێشەکە لە ڕیشەوە کە ئەویش دەنگدانە لەسەر ئەو دوو یاسایە لە ناو پەرلەمان ئەمە بە یەکجاری معالەجاکەیەوە بۆ دۆخی ئێسایش ڕۆژانە لەسەر خەتین تەلەفۆنەکەین لەگەڵ وەزیری کشت و کاڵ بانگم کرد لێرە قسەمان لەگەڵی کرێسا کتابێکم بە وەزیری کشت و کاڵ کردووە بۆ سەرۆکی ئەنجومەنی دادوەری کە مخاتەبەی مەحاکم بکات تەرەویز بکەن ناکرێ مەحکەمە بڕیار بدات بە نوێکردنەوەی عەقدەکان لە کاتێکە عەقدەکان بەپێی بڕیاری ژمارە 29 ساڵی 2013 ئەنجومەنی وەزیران ڕاوەستاوە هەڵەشێنراوەتەوە بۆ خۆشم لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری لەسەر ئەو بابەتە قسەم کرد و بەردەوامیش دەبین تا ئەو کاتەی کە تەوجیهی قەزا بکرێت داوای عەرەب هاوردەکان وەرنەگرێت تا کێشەکە لە ڕووی یاسایی و سیاسیەوە چارەسەرەکرێت ئەو کاتە گرفتەکان بە تەواوی چارەسەرەکردن ئەمە کێشەیەکی ئەوەندە ئاسانیە بە ئاسانی سیر بکرێ و دەبێ هەموو هێزولایەنە سیاسەکان لە مەترسی تەقینەوەی ئەو دۆخە بگەن کە لەسەر زەوی کێشە دروستە بێەوە کورد بە هیچ شێوێ قبول ناکا کە دەست بۆ مەتری ئەرزی ببرێ
ولی کەواتە دکتۆر وەکوتوت بێژی پرس هەندێکی معقدە طبعا ئەوە وەکو دیاردەیەکە تو بخۆزانی ساڵانە دووبارە دەبیت تایبەتیژی دەسەڵاتە کەرکووکێ کورد وەکو دەسەڵاتێکە شوێنی ئەنەتەوە پەرست لە دژی خوا دەبینن بەردەوام کوردان بچووک دیکە حتا دەدام و دەستگەین ئیداریژیدا کەواتە گەلوت ئەمشین بێژی کۆ فعلا هیڤیەکە کونکرێتی هەیە کو دیاف دیاردە بەرەف خاوبوونێ بچیت ئومێدێکی بدەنە کوردانی کەرکووکێ بەتاکید من بە جەنابتم و ڕۆژی سیمان کۆبنەوە لە بەغدا دەست پێ دەکە یەکەم مەلەفیش مەلەفی زەوی کشتتوکاڵەکانە و لە ماوەی ڕابردوویشا کۆمەڵی کۆبوونەوەمان ئەنجام داوە لەگەڵ تورکمان و لەگەڵ عەرەبیش بۆی کە ئەو مەلەفە بە یەکجاری کۆتایی پێبێ بەڵام ئەو زەختەی ئێستا هەیە من دوێنێ لەگەڵ لایەنی عسکەری قسەم کرد فەرمانیان کرد بە قیادەی عملیات فەرمانی کرد بە ناحەیەکە ئەو بڕیارانە جێبەجێ نەکرێ ئیجراتی کاتی لەگەڵ خەڵکەکەین بەردەوامی هەر کاتێک هەواڵێک دەگا بە ئێمە تەدەخولەکەین بۆی کە دۆخەکە ڕابگرین بەڵام معالەجەی نهایی ئەوەیە کە ئێمە لە دەستپێکردنەوەی گوتوێژەکانمان لەسەر بابەتی ئاساییکردنەوەی کەرکووک بابەتی خاک بەلا ئێمە لە مەلەفی ئیدارەش گرنگترە چونکە ئەو مەلەفە حەسم بوو کێشەی کۆمەڵایەتی دروست نەبێت کێشەی ئیداری دەکرێت لایەنە سیاسەکان لە بینی خۆیانە چارەسەری بکەن بەڵام بابەتی خاک تەقینەوەی کێشە لەسەر خاک ڕەنگە بۆ شەڕی قومیمان ڕاکێشەوەمە لەگەڵ لایەنەکانی تریشەوەم باس کرەوە لە بەرژەوەندی عەرەبی کەرکووکیش نییە چکەوانی کە هاتوونە عەرەبی کەرکووک نین عەقدەکانیان پێدراوە بۆ هەر لە سەرەتاوە ئەوان کێشەیان لەسەر زەوی کورد نەبووە ینی بە ئەمانەتەوە لە دوایین کۆبوونەوەکە ئێمە ڕێکەوتنمان کە لەسەر بابەتی سەرگەڕان و شوان و لەیلان و قەرهانجیر هیچ کێشەیەک نەبەوەی کە کێشەما بۆە لە بینی تورکمان و عەرەب و لە ناوچەی یایچی و ترکەڵان لەگەڵ هەندێک جزئیات کە تایبەتە بە حاجەی فعلی وەزارەتەکان ئەو وەزارەتانی کە زەویەکان لە کورد وەرگیراوەدراوە بەوان لە دیفاع و لە مالیەوە لە نەوت کێشە لەو بڕگە هەیە کە حاجەی فعلی تعریفی حاجەی فعلی دوو تعریفان بۆ داناوە کە دەبێت لە سەری ڕێک بکەین و لە پرۆژە یاساکە بچەسپێ ئەو ڕێکەوتنەی نێوان پێکاتەکان بکرێت لێرە مەحاوەڵەکەین لە ماوەی یەک هەفتەیە بخرێتە بەرنامەی کارەوە بەڵێنیش بە خەڵکەدەم ئەگەر ئێمە لە ئیتفاقەکە لەوێ سەرکەوتین پرۆژەکە لە ماوەی یەک هەفتەیە بەخەمە جەدوەڵ ئەعمالەوە باوکاری برادران لە دەستی سەرۆکایەتی خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێ و دەنگیشی لەسەر بدرێت لە ناو پەرلەمان بە هاوکاری دۆستەکانمان لە ناو پەرلەمان چکە و کێشەیەکی گەورەی دەبێت چارەسەر ریشەی بکرێت ئومێدمان وایە کە ئێمە لەم خولە ئەو مەهامە تەواو بکەین و ئەو بارگرانی کە لەسەر بەراجوتیارەکانی ئێمە هەیە کۆتایی پێبێن ئەم بابەتە ڕاستە زەوی ئەوانە ڕاستە لە ڕووی ئیقتصادیوان بەکارێن بەڵام بەلای ئێمەوە ئەمە بابەتی خاکە بابەتێکە کە ئازاری ئێمە پێش ئەوانەدا و پێمان وایە کە هێڵی سوورە کە خەڵک بێوێت دەست بۆ زەوی ئێمە درێژ بکە هەرچی هێز و توانای خۆمانی بەکارێنین بۆی کە دەستدرێژی نەکرێتە سەر خەڵکی ئێمە لەو ناوچانە بەڵێ بۆ جوودکارین کەرکووکێ وەکە دکتۆر دەبێژە کومێکە ئومێدین باش دانەوە جوودکارین کەرکووکێ کوڕاوشان پەریشانە بێگومان لە چاوەڕێیا vê ئومێدێ بوون دکتۆر ئەمێ بەحسی ڕەوشەی بەواکی گشتی بکەین هەڵبەت و زانی پرۆژە یاسایە ئاسایشە خوراکی انها بگرمی العراق تبحث کردن مجاره هوشکە سالیه هەیە شەڕی ئوکرانیا هەیە ڕەوشە کیمیا بێگومان خوراکی هەیە لە عێراق یانە بەژێ پرسێکی جدیە حتا سەرنج لە سەروی پرۆژە یاسا هەیە گەلو ئەف پرۆژە یاسا دەکەوێتە چارچوبێ دەنگدانێدا هیندێ بووبەیەکی چکەن طبعا جنابتان ئەزانن پرۆژە یاسای بودجە نەهاتووە بەڵێ و نەهاتووە ئێمە لە بەردەم کۆمەڵێک مەترسی یەکجار جددی و حەقیقین یەک لەوانە ئەو شەڕی ئۆکرانیا و رووسیا کاریگەری لەسەر بازاری خۆراکی جیهانی کردووە پۆرسەی جیهانی خۆراک ڕۆژ لە ڕۆژ بەرزە بێتەوە ئێمە بڕیارماندا لە ڕێگای پرۆژە یاسای تەواریەوە تامینی خۆراک بکەین بە تایبەتی بتاقەی تەموینی کە خەڵکێکی یەکجار زۆر ئەحتیمادی لەسرێتی نەکرد دابینکردنی بتاقە بەڵکو مفرەداتەکانیشمان زیاد کرد بوو هەندێک بڕگەمان بۆ زیاد کردبوو ئەوە دابین بکەین بۆم چەند مانگە چکە ڕۆژ ڕۆژ زیاد دەبێ ئێساوە فرێکی مالی هەیە ڕەنگە دوای ماوەیەکتر مالیە لە بەردەست نەبێ بۆی کە بتوانین ئەوەنە دەستکراوە بین ئەوەمان دابین کردبوو لە مەجای کشت و کاڵا بۆ سەماد و بۆ زور و بۆ شتانشمان تامین کردبوو و بابەتی وشکە ساڵی هەیە بۆ گردانەوەی ئاو چکە بەڕاستی ئەوەی ئێران کردوێتی کەمکردنەوەی ئاو نییە ئێران ڕێڕەوی ئاوی گۆڕیەوە بەناو عێراق گەڕاندوێتەوە بۆ ناو ئێران و لە تورکیاش کێشەی ئاومان هەیە بۆیە دەبێت احتیماد لەسەر ئاوی ناوخۆیی بکرێت چەند سەد و بەنداوێک دروست بکرێت و لە پاڵ ئەمانشە بابەتی کارەبا کە ئێمەوە داخلی هاوی نەبین
ئەو عقدانی هەیە التیزاماتی عێراق بەرامبەر ئێران کە بەداخەوە ئەیڵێم لە ڕێگای 24ەوە ئێمە لە نزیکەی 21,000 مێگاوات عێراق 8,000 و قسوور مێگاوات لە ئێران وەرەگرێ کەواتە ئەگەر ئێران هەر کاتێ بێ موقفێکی سیاسیش وەربگرێ دەتوانێت کارەبای عێراق ببڕێەوە تووشی کێشەی گەورە بکە بە تایبەتی لە مانگی هاوینە بۆی کە ئەو نەتوانێت کارەبای ئێمە ببڕێەوە بۆ ئەوەی کە ئەو استحقاقی ئەو هەبوو لە چوارچەوەی قەرزی بەردەوامی پێدانی پارەی غاز تامینی ئەو بڕگەیشمان کردبوو کە کارەبا وەکو خۆی بێت نەبردرێ بۆی کە لە کارتی سیاسیە بەکارنێرێ نزیکەی 5 تریلیۆن دینارمان دانابوو هەم بۆ استحقاقات و دابینکردنی کەرەسەکانی کارەبا لە دەرەوە یەک لەسەر 12 هەڵبەت بەشیان ناکەوە لەگەڵ پێدانی ئەو قەرزەی ئێران هەیە ئەو فقراتانەی کە لەم پرۆژەیە هەبوو هەمووی مەسی هەبوو بە واقعی خەڵکەوە بە تاکی عێراقیەوە قراری محکمەی ئیتحادی بەداخەوە ینی سیاست ئەمڕۆوای لاتەوە قراری محکمەی ئیتحادی بە شێوەیەک بێت دەست بۆ هەندێک مەسەلە بە کە قوتی خەڵکە باشە وتمان قراری محکمەی ئیتحادی تەفسیری ئەو یاسایی کرد کە حکوومەت بۆی نییە حکوومەتی تەصریف ئەعمال ڕۆژە یاسا بنێرێتە پەرلەمان ئێستا هاتوین ئێمە جەنابتان نەزان ڕێکارەکانی ناردنی پرۆژە یاسا و دەنگدان لەسەری ڕێگای یەکەم و دووەم بابەتی ناردنی ڕێگای سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانیش محکەمی اتحادی ئەوەی ئەو دەسەڵاتی لێ وەرگردوونەتەوە ئێستا هاتوین بۆ لایەنی سێمی تەشریع کە ئەویش پرۆژە یاسا لایەن پەرلەمانتارانەوە دەدرێتە سەرۆکایەتی ئەمە موافقەمان لەسەر کرد و بەیانی دەبێتە دانیشتنی یەکەم بۆ پرۆژە یاسایەوە داخلی جەدوڵەعمالمان کرد بۆی کام جارە پرۆژەکە لە لای ئێمە بکرێت بۆ حەجەی محکەمی اتحادیش نەمێنێت چونکە ناکرێت تۆ دەستبەرداری مەوزوعێبی کە زۆر گرنگە و مەسەکە بە واقعی هەموو هاوڵاتێکی عێراقی ولی هەڵبەت دکتۆر لە سەرڤەیەکێکی سەرنجین جودا هەنە بۆ نمونە چارتوبەیە هەبەندیە شیعیان حتا یەکیش سەرکردن بێگومان هەپەیمانیا فتەژیک ئەف یاسایە بە باش نزانن دەبێژن ئەف یاسایە وەکە ئەلتەرناتیڤێکی بۆ پرۆژەیە بودجە دبینن و وەکو هەندێک و تەمەنی بێ حکوومەتی درێژ بە ئیدی حکوومەت هەر پێک نەیت هەر ئەvە بەردەوام بە کەواتە دی چارچوبێ وان ڕەخنەیانژیدا هون چاوا دبینن گەلو ئەف پرۆژە یاسا هەر نەفسی وی پرۆژە یاسایە و سەرنجام دادگا فیدرالی لەسەر بۆ و دەهین ناوە پەرلەمانی چا تەعاملێت گەل بێ پرسێکەن خۆی بەداخە خوێندنەوەی برایانی ئیتار بۆ پرۆژەکە سیاسیەوە گۆی ئابووری و اقتصادی بێ هەڵبەتا گەل لە ڕووی ئابووریەوە تەمەشای بکەیت و واقعەکە هەیە تەواو شەڕ هەیە گەنم کەم بووەتەوە هەستاوە و مفرداتی تری خۆراکیش هەمووی گران بووە واقعەکە هەیە مەترسیەکە هەیە وشکە ساڵی هەیە بەڵام ئەوان هەموو واقعانەشە زانن خوێندنەوەی ئەوان خوێندنەوەیەکی سیاسیە وەکەوەی بابەتی واقعانە پێی وایە ئەگەر تو ئەم مۆفرەمالیە بخەیتە بەردەست حکوومەت بەردەوامە بێ و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان تحالیفی سیانی پێی وایە کە ئەمە دەستکردنەوەی حکوومەتە بۆ ئەوەی کە بەردەوام بێت وە شەرعیدانە بە حکوومەت باشە تۆ دوو ڕێگات لە بەردەستە یا ئەوە تا دێی لەگەڵ ئێمە حکوومەت تەواوەکەی دروستێکی وەستحقاقاتی انتخابی جێبەجێەکەین لە هەڵبژاردننی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران یاوە تا لەم پرۆژەی تر لەگەڵمان چکە دوو حالتە یاوە تا حکوومەتێک دروست بکەی شەرعی بێ موازنە بێنە لە جیاتی قانونی ئەمنی غیزایی یاوە تا حکوومەتێک کە نیمچە شەرعیەوە حکوومەتی تەصریف ئەعمالە دەبێت لە ڕێگای پرۆژەی تەواریەوە شتێ پارە هەبێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم مەترسیانە بکرێت ناکەی ئەم واقعیکای بدێت دەستقەدەر لە بەرەوەی لایەنێکی سیاسی تەوەجوهێکی سیاسی جیاوازی هەیە ولی او هفدم سرپرسا پیگیران حکومت دکتور مبسط منه به پرسیجش تب کم چارچوبه هبندی شیعیان ایطار دبیجه گلک ریل هم بر مفکرین حتی بودسی شان کردن مزن ترین کتنا نوا پارلمانی کواتا پیواجا پیگیران حکومت کورک هفت مهزیده ترین در باز دبل سر د نوا پارلمانی برف کی بگش دکتوری در اخلاق چاوره دکه وکنگی جبین بیت انجام دام بودسی شان سر کوماری کسی که راست بر حکومت پیگ بینه آن هر دیراو شو صابه دەزانیە بابەتە زۆر جا باز لەوە دەکرا کە کورد سەبەب بێت بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە دروست نەکرێت کورد بە هیچ جۆرێک سەبەب نییە چونکە ئەوەی کە هەیە ئیتار و تەیارن خلافەکە لەسەر بابەتی کوتلەی گەورە و پێکێنانی حکوومەتە باعتیبارەوەی عرفوا بۆ لە عێراق حکوومەت بۆ زوری نەبووە زۆرینەش لێرە شیعە حکومەکات
ئەگەر ئەوان ئەمڕۆ ڕێکەون سبەینێ هەڵبژاردننی سەر و کۆمار دەکرێەوە زیاد لە کاندیدێکەیە کێ دەرچێت بەڵام گرفتەکە لەوەیە کە هەتا ئەوان ڕێک نەکەون نیسابی پەرلەمان بۆ سەر و کۆمار ئیحقاق نابێ هەوڵ هەیە کۆمەڵێک هەوڵ هەیە بەڵام دوجار لە دوو ڕۆژی ڕابردوو هەوڵەکان لە جیاتی بە ئاراستەی چاکبوون یاخود گەیشتن بە ڕێکەوتن بە ئاراستەی تەسعید درا و بەداخەوە محکەمەی اتحادی قەرارەکانی محکەمەی اتحادی وای کرد کە تەیاری سەدری هەندێک تون بن و هەندێک موقفەکانیان زیاتر تونکەنەوە و پێیان وایە هەموو ڕێگا دیبلۆماسیەکانیان گردووەتە بەر ڕەنگە کارتی تر بەکاربێن ئەوە دوای دەکەوێتە لای خۆیان بە تەمان چ کارتێک بەکاربێن بۆی کەوا بکەن پەرلەمان دکتۆر دەست بەکار بێ و بتوانێت استحقاقاتی انتخابات تەواو بکەن. دکتۆر ئەو بریارن لە محکەمە اتحادی دەردەچن تایبەتیژی کە لەسەر پرسا مەساڵەن نەفتۆ غازارێما کوردستانی کومێکە بابەتێندن گەل و خواندنەوە بووبەیەکی چیە سەرنجاهات ئالیان لەسەرە و ئەvە بابەتێکی سیاسیە ئەv محکەمە سیاسی هاتێکردن. بەداخەوە ینی ئێمە پێشتر ئێمە باسمان لەوا کرد کە ئەم بڕیارانە سیاسینەوە تا ئێستا کوتلەی گەورەی پەرلەمانی عێراق خوێندنەوەی سیاسیەکە بۆ بڕیارەکانی محکەمەی اتحادی و لەگەڵ ئێمە هاوڕان کە ئەو بڕیارانەی محکەمەی اتحادی بە سیاسی کراوە بەداخەوە نەبوو محکەمەی اتحادی تێوە بگلێنرێ لەو خلافەی کە هەیە لە نێوماڵی شیعەوە ببنە بەرەیەکی چۆڵ بکەن و دوو قەراری ئەخیری محکەمەی اتحادی خوێندنەوەی ئەوەی بۆ کرێت کە لایەنگیری بەردەوامە تا ئێستا بۆ لایەک لە لایەکان و قەراری محکەمەی اتحادیش بۆ دوورخستنەوەی مەشعان جبوری دیسان هەرخوێندنەوەی سیاسی بۆ کرێ باعتیبارەوەی کە ئەم پیاوە هەمان مشکلەی هەبووە بەڵام لە خولەکانی تریش کتابی باڵێزخانی سووریا هاتووە ئەم پیاوە بەردەوام بوو لە خولی سێ ئێمە لەگەڵ ئێمە ئەندام پەرلەمان و پێشتریش ئەندام پەرلەمان بوو و لەم خولەش ناکرێت و پێشتر لە خولەکانی پێشووتر گرفتت نەبوو بێەوە محکەمە بڕیاریدا بێ عزوێتی و سەلیمە ئێسا بێ لە پەرلەمان دووری بخەیتەوە ئەمانە کۆمەڵێک قەراری محکەمەی اتحادی بوون کەوای کرد خەڵک خوێندنەوەکەی زیاتر خوێندنەوەی سیاسی بۆ ئەوەی کە بڕیاردان بێ لە تانەیە کە لە بەردەم محکەمە لە ڕۆی یاسایەکە و لێدراوە. ولا بەڕێستە دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەغدا دکتۆر گەلێ سوپاس ڕۆژێکی خۆش.